بنەدراوە بێگومان لە ئەستۆی هەردوو حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمە پێویستە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە و پێویستە لە هەمواری بودجەی ساڵی 2024 ئەم بودجەیە کە هەموارە کرێ ساڵی داهاتوو تەخسیساتێکی مالی دیاری بکرێ بۆ ئەوەی کە ئەو موچەیە پێ بدرێ. بەڵام بەپێ ئەو وەقایعانەی کە هەیە حکوومەتی هەرێم 3 مانگ موچەی نەداوە، ئێستاش ئەو بڕە قەرزەی بۆ هاتووە لە بەغداوە موچەی مانگێکی پێدا، کەواتە موچەی 3 مانگ لە ئەستۆی هەردوو حکوومەتە ئەمێنێتەوە و ئەمە حەقێکی یاسایی و قانونی خەڵکی ئێمەیە پێویستە ئینشاءالله بە زووترین کات بدرێ و نەچێتە ئەوی ژۆک و پاشەکەوتی موچەکە بەڵگوبن نەکرێت کە بەداخەوە یعنی ئاسەوارێکی دیار نییە. لە هەوڵە دەین ئێمە وەکو پەرلەمانتاران لەبەرەوەی بە تایبەتی ئەم بڕینی ئەم موچەیە عێراق پشکێکی سەرەکی تایە هەیە، لەبەرەوەی عێراق نەیهێشتووە حکوومەتی هەرێم نەوت بفرۆشێ بە بڕیاری محکەمەی اتحادی و بڕیاری تحکیمی پاریس و مادەم نەوتیش لە 1970 بودجەی عێراق پێگەیەنێ و هەرێمی کوردستانیش، کەواتە حکوومەتی اتحادی ئەبێ بەشێکی گەورەی ئەم پارەیە قەرەبوو بکاتەوە لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێ بکەون چۆن ئەو مافە بە خەڵکی بدەنەوە. بەڵام بەنسبەت موچە بە شێوازێکی گشتی لە ساڵی داهاتووە ئێمە کە بەڕێز سەرۆک وەزیرانمان بینی لە بەغدا بەڵێنەوەی پێداین کە پێشنیارێکی باشی ئامادە کردووە بۆ هەمواری بودجە تایبەت بە موچە، ئەویش بەوەی کە ئێمە لە بودجەی سیادیمان هەیە، بودجەی حاکیمەمان هەیە، بودجەی استثماری و تەشغیلی هەیە، بودجەی حاکیمەی عێراق کە بایعی و دەرمان و ئەم شتانەی لێ خەرجەکرێ بۆ هەموو عێراق، هەر لەوە موچەی هەموو موچەخۆرانی عێراق بدرێ بە هەرێمی کوردستانیشەوە و موچە ئیرادەیەکی حەقیقی هەیە لە بەغدا کە موچە ببرێتە دەرەوەی ئەو سرعاتە سیاسیانەی کە هەیە لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا و ئەمە مژدەیەکی خۆشە. هیوادارین لەو هەمواری بودجە سەرکەوتوو بین، هەندێک دەنگی نەشاز و پۆپۆلیستەیە کە لە ناو عێراقا بەداخەوە کێشیان بۆ ئەو بودجەی ساڵی 2023 دروست کرد کە کاتی خۆی ئێمە وەکو یەکگرتوو دەنگمان پێ نەدا وتمانم بودجەی هەڵغام ڕێژ کراوە و کێشە دروستەکا بۆ خەڵکی هەرێم و سەلمان دیشیکە بۆ چون و پێشبینیەکەی ئێمە ڕاست بوو و بەداخەوە کۆمەڵێک خەڵک لە ناو بەتایبەت لیژنەی دارایی هەندێک ئەندامی تایە تەبانین لەگەڵ مافەکانی ئێمە شەڕی خۆیان لەگەڵ حکوومەتی هەرێم لەسەر ئەساسی ئازاردانی خەڵکی هەرێمەکەن کەوەش بەڕاستی نەئەخلاقیان و نەسیاسیان و نەقانونیان ڕەوانیە. هیوادارین ئەو دەنگە ئەم ساڵ کەستر بێ و شکست بخوا لەوەی کە دەقێکی وا بنووسرێ لە بودجە کە موچەی موچەخۆرانی ئێمە بە تایبەتی موچە هین بکە ئەندابین بکە. جارێکتر یاسای بودجەکەی هەموارەکرێتەوە بۆ نمونە خەڵک چاوەڕوانی هەیە ئەگەری فەوتانی 3 مانگ کە دوای ئەوە ڕێکەوتنەکەی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی بۆ 300 ملیاری بوو. ئێستا جارێکتر ئەبێ هاوڵاتیان چاوەڕوانی ئەو بن جارێکتر بڕۆن ڕێکەوتن بکرێتەوە جارێکتر ئینجاز ملیار پارەی دەبێت بۆ موچە. پەرلەمانی عێراقی سە لە پشووی یاسادانانە بەپێی دەستوور ناتوانێت ئێستا یاسادا بنێ، بەڵام لە 9/1 ئەم مانگی داهاتوو ئەو پشووە کۆتایی پێدێ پەرلەمان ئەتوانێت دەست بەکار بێتەوە بۆ یاسادانان و ئەم بابەتەش پێم وایە ئێستا تقریباً ڕایەکی گشتی گەورە بۆی دروست بووە لە ناو هەموو عێراقا کە مشکلەی موچە مشکلەی پاکخستنی قوتابخانەکانی ئێمە کە نیوەی کوردستان ئێستا قوتابیەکانی 3 مانگە دەرس ناخوێنن و ئەمە کێشەیەکی وا گەورەیە کە قەناعەتمان وایە کە یعنی ساڵی داهاتوو وەکو ئەم ساڵ نابێ بە دڵنیاییەوە. ئەو بودجەی ئەو قەرزەی کە درێ بە هەرێم لەسەر ئەساسی بڕیارێکی حکوومەتی اتحادی دراوە بۆ پڕکردنەوەی ئەو نوقسانیانی کە لە بودجەی هەرێمە هەیە بۆی بتوانێت موچە بدا. ئەمە بەردەوامە بێ بۆ ئەم جارە، بەڵام لە داهاتووە ئەمە پینە و پەڕۆیە بۆ مافی خەڵکی ئێمە، نابێ حەقی خۆت بە قەرز پێ بدرێ، چکە ئەم قەرزانە لەوانەیە لە داهاتووە کێشە بۆ بودجەی هەرێم دروست بکەن، کێشەیەکی نوێ دروستکەنەوە لە بینی هەرێم و بەغدا. ئەمەی کە بەناوی قەرزەوە ئەدرێ ناڕاستە، بەڕاستی ئەبێ لە شێوازی بودجە پێمان بدرێ وەکو پشکێک لە بودجە. نازانم پرسیارەکەت بەشێکی ما بۆ وەڵامی نەدەمەوە. دکتۆر داهاتی گومرگی هەرێم بەچە ئاستێکدایە بۆچی موچە لەوە دابەش ناکرێت؟ ڕۆژی ڕابردوو وەک دێکسەردانی بەغدای کردو بۆ لێکۆڵینەوە لە داهاتی گومرگی هەرێم تا چەند زانیاری لەسەر ئەمە هەیە؟ بەڵێ یەکێ لەو شتانەی کە باسم نەکرد کاویش موژدەبەخشە لە بڕگەی دووهەمی بڕیارەکەی ئەنجومەنی و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کاتێک کە بڕیاریە قەرز بە هەرێم بدا ئەوەی تیا بوو کە بێت دیوانی چاودێری دارایی هەردوو حکوومەت چەیکی ژمارەی مۆزەفەکانی هەرێمی کوردستان بکەن. خۆشبەختانە ئەو ڕاپۆرتە ئامادە کراوە و تەواو بووە و ئەوە هەنگاوێکی زۆر گرنگە بۆ چارەسەری کێشەکەیانی خەڵک. هەر لێرەشەوە چمە سەر ئەوەی کە بەڵێ ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بە دەیان قات زەریبە و ڕسومات و غەرامە و باج و ئەنواع و ئەشکاڵ
کە ژمارەیەکم بیست ئەگاتە نزیکەی 400 نوع زەریبە و شت لە خەڵک وەرەگیرێ لێرە ئەمانە هەمووی ئەبێ بەداهاتی گومرگەکانیشەوە کە تا ئێستا هیچی بە بەغا نادرێ ئەمانە هەمووی پێویستە بەشی ئەوەی تیابێ کە هیچ نەبێ یەک دوو مانگ موشی خەڵک بدرێ بەڵام حکوومەتی هەرێم ئەوەی نەکرد و بەداخەوە حکوومەتی هەرێم قوتابخانەکانی بە پێنەدانی موچەپەک خست و ئێستاشە بێ ئەو بچێتە بواری ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مافەکانی خەڵکو و شەفافەتی کە پێویستە لە داهاتەکانی ئەنجامی بدا بۆ ئەوەی کە حکوومەتی عراقش بزانێ بەرپرسیارەتێکی خۆی دوای ئەو داهاتانە چەندێکە چونکە بوجە بریتێ لە کۆکردنەوەی داهات و بەشکردنی بێگومانە بێ حکوومەتی هەرێم تەواوی شەفافێت ئەنجامدا لە داهاتەکانیا بۆ ئەوەی کە حکوومەتی اتحادیش بێ بە دوای داواکانی خەڵکی هەرێم وەفتەکانی هەرێمی کوردستان دەچنە بەغداد گفتوگۆکەن ئەم بۆژدانە چی ماوە بیان بە حکوومەتی عراق کە حکوومەتی عراق داوای کردوتە ئەسە نەیەوە لە کاتێکا لە ماوەی ڕابردووە وەزیری دارە عێراق باسی لەو کرد بازای کردوەتی کوردستان نێتەوە بۆ وەرگرتنی پارە و بۆ قەرز حکوومەتی هەرێم زۆر شتی ماوە لەگەڵ حکوومەتی اتحادی بیبڕێنێتەوە کۆمەڵە کێشە هەیە یعنی کاتی خۆی کە حکوومەتی هەرێم کردوێتی ئێستا ناتوانێت لە ژێر التزاماتەکانی دەرچێ وەکو مەسەلەی نەوت یعنی نەوت بە حەقیقی تەسلیمی حکوومەتی اتحادی نەکراوە تا ئێستا پێم وابێ 80 بەرمیل لە تەسلیم کراوە ئەوش دەدرێتەوە بە پاڵاوگەکانی ناوخۆی سەر بە کۆمپانیای هەردوو حیزبی دەسەڵات لەوێەوە حکوومەتی اتحادی نەیتوانیوە بە بۆی کۆمەڵێک هۆکارەوە کە هەمووی عایدی هەرێم نییە بەشێکی هونەری و مەوزوعیە علاقەی بە استحقاقاتی کۆمپانیەکانی نەوت و تێچوونی دەرێنانی نەوتەوە هەیە بەشێکی تریشی علاقەی بە هەڵوێستی تورکیاوە هەیە بەشێکی تریشی پێشتر علاقەی بەو بڕیارانەی محکەمەوە هەبوو کە ڕێگەی لە هەرێم بڕی بۆەوەی کە نەوت بنێرێ بۆیە داهاتی ئەساسی هەموو عێراق نەوتە نەوت کێشەیەکی حەقیقی تایە بۆ وەرگرتنی لایەن حکوومەتی عێراقەوە تا ئەویش ئەو نەوتە وەرنەگرێەوە کو بڵێ تا ئێستا خۆی بە بەرپرسیار نەزانی و یاسایەکی بوجەژ نییە ئیجباریکە کە ئەو حەقە بدا بۆیە ئەم مەسئلانە بەشێکی سیاسیە بەشێکی هونەریە پێویستە چارەسەر بکرێت لە یاسای بوجەی ساڵی داهاتووە هیوادارم تیمەکانی حکوومەت بە چالاکی بڕۆنەوە بۆ بەغدا بۆی هەموو ڕێکارەکان تاوکەن بۆی کە و مافە بدرێ بە خەڵکی هەرێم تاوکوی سەرڕێکەوتەکان باشە هیچ تەگەرێک دروست نابێت بۆ سبەینێ ینی پێشبینیەکەن کە سبەینێ سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێرن دومیش دەنگۆیەکە بوو لەسەرکردنەوەی دقێک لە بانکی ناوەندی لە هەرێمی کوردستان ئەوە تەنها دەنگۆیە یاخود بڕیارە بەڵێ خاڵی یەکەم بڕیار بوو سبەینێ کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان بکرێ لە میدیاکانەوە ڕاگەیەنرا بە ناوی ئەمیندارەتی ئەنجومەنی نوێنەرانیشەوە ڕاگەیەنرا بەڵام دوایی کە ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانمان پرسی وتیانەوە پێشنیارێ بووە چوارچێوەی هەماهەنگی پێشنیاری کردووە بەڵام سەرۆکایەتی پەرلەمان بە ڕسمی ڕاینەگەیاندووە بۆیە کۆبوونەوەکەی سبەینێ ناکرێ جا ئەگەر ماوادەیەکی تر دیاری کرێ ڕۆژێ دوای ئەوە چەندێ دوای ئەوە نازانم والحاصل سەرۆکایەتی پەرلەمان ئەمڕۆ ئێمە دڵنیا بووینەوە لەوەی کە بە ڕسمی ئەم وادەی ڕانەگەیاندووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمیش کردنەوەی بانکێکی لقێکی بانکی ناوەندی ضرورەتێکی حتمیە پێویستە زۆر بۆ خەڵکی هەرێمی کوردستان زۆر گرنگە نەک تەنها بۆ گەیاندنی استحقاقاتی دارایی بەڵکو بۆ مەسلەی زەمانکردنی عقاری و غیری عقاری کە ئەوانە پەیوەندی بە ئەوە هەیە کە ئێمە بتوانین لە قەرزە ئیتحادیەکانی بۆ وەبەرهێنان و بۆ خانشین بۆ عفوەن خان و بەرە و بۆ تەواوی پرۆژە پیشەسازی و کشت و کاڵیەکان و ئەوانە پێویستە لقێکی بانکی مرکزی هەبێ لێرە تا بتوانێ ئەو زەمانەتانە بکاوە ئێمەش بتوانین لەو قەرزە گشتیانەی بانکی مرکزی و حکوومەتی اتحادی سوودمەند بین و هیوادارین ئەوە تەواو بوو بێ من دڵنیانیم لەوەی کە تەواو وە یا تەواو نەبووە بەڵام ئەوە بڕیارێکە بەڵێ لە زۆر هەیە زۆر سپاس نەوتەکەی هەرێم نەوتی هەرێم ڕانەگیراوە من نازانم نەوتی هەرێم ڕاگیرابێ نەوتی هەرێم ئەدرێ بە پاڵەگەکانی ناوخۆ بۆ ڕاگیرێ من شتیوام نەبیستوە نازانم سپاسانەکە